ما مساجنا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك رجالي عزيز با قربان ما مساجان اما برسالك من الزناب ابو ما مساجان من لخزمتان قربان. با قربان ما مساجان من راسي داوي زناب الدكم ما مسا من مالم للرانية راسي خيزان من خوشي دريش خاني هي لخاني بكري داين ما مسا وازن لو ندخل باورم بيدكيكا ارزاقك خواد ليك اند مالكي دانيا والله كنابي خواي وازن لو ندخل كتاب ساكسيك أوريشي لنا داينه وكما عند بس خوات خاطي خواي جورا كسيك دي أوريك ما ليب داته والله ما مسا سنزار تكليف من المسلمان عن كتب وياك ما طوري سيتجري شيء بيبكم والله كسيك نبوة أوريشي لمن داته وبا الله يجورا لخاني بس داين مالم لراني لرشمير جيم شفين با الله يجورا يعني وعز انه ندخل ابنا ارزاقك نخوادني يعني هيك سني وعز انه ندخل ابا الله يجورا فنبشك المسلمان خير خوازي ئاورێکی لێمانداتەوە لە بەرخاتی خوای گەورە. کاک ڕۆژگار پەیوەندیت بەم کەناڵی بەخشین و هانای خێرخوازی و بەختەوەری ئەوانەوە نەکردووە؟ مامەستا وەڵڵی چوومە کەناڵی بەخشین چوومە کۆمەڵ چوومە یەکگرت و تەلەفۆنم بۆ مامەستا هومێدیش کردووە ئەوەی کەناڵی یەکگرت و وەڵڵی چەند جارم داوای ماتۆڕێش کرد هەر دەڵێ نیمانە وەڵڵی مامەستا سوێن بە ئەڵڵای گەورەوەتانە کتابەکەم پێ کە خێزانم نەخۆشی دکتۆر بەسەر چاو کاک ڕۆژگار خۆی گەورە ڕەحم بە خێزانیشت بکە خۆی شیفای بەخێری بنێرێ ئینشەڵڵا من هەر بە حورمەتی تەلەفۆنەکەی تۆ ئەندە قسەت بۆ دەکەم کە سێنێمە دەستگایکی خێرخوازیمان نێ بەخوا تەلەڤیزۆنەکەش هەر تەلەڤیزۆنێکی ئاساییە بەسەر چاو بەڵام بە حورمەتی جەنابەت هەم دوعای خێرمان هەیە هەم ئینشەڵڵا ڕێنماییم هەیە خوای گەورە ئاورێکم لێ بداتەوە خێری گەورەی دەگاتێ بە قوربان هەمووان چاوەڕێی و محتاجی قاپی ڕەحمەتی خوای الغنیم کە هەر بە خۆی دەوڵەمەندە یا ڕەبی خوا ڕەحمە هەموو سەرچاو کاک ڕۆژگارجیان یا ڕەبی خوا دەریا ڕەحمەت لە منیش و لە تۆش و لە هەموو مسلمانان بکاتەوە. کاک ڕۆژگاوەتی ماڵم لە ڕانەیە و کرێچیم هەژارم نەخۆشمان هەیە وەڵڵاهی براشی نەکەمدا بۆ خوا ئەم کەناڵێکی خێرخوازی نیە ئەو برا گەنجانەشی لێنن بە پارەیەکی کەمی مانگانە بەستە زمانە هەر ئەوەیە دەژین و منیش بۆ خۆم مامۆستای مزگەوت نیم ئێستا و هیچ شوێنێکم نییە و لەگەڵ دەوڵەمەندانیش هیچ بینێکم نییە. ئومێدەوارم کە ئینشاءڵڵا جەنابەت سەردانێکی مامۆستای گەڕەکەکەتان بەرەو ڕەمەزان دەڕۆن مامۆستای گەڕاک ڕەنبێ هەر کەسە لە ئاستی خۆی و هەندێک فەقیر و هەژاری مستحق بناسێ و زەکات و سەرفتری گەڕەکەکە خۆزگە لە ئەو گەڕەکەی کە لە ڕانێ لێ لە نزیک مامۆستای مزگەوتەوە پیاوانی بەڕێزی مزگەوتەوە ئەمە عیبەیەکی تێدا نیە کەوان حاڵن لە خەڵکی تر باشتر دەزانن مادام دەستگای خێرخوازیەکانی ئیسلامی کە نەیانتوانی وەکو پێویست جیان سەرەت نەهاتووە لەوانی جاریان زەختێکی زۆریان لەسەرە هەیە 2 ساڵ سەرەی نایە فەقیرە کە ئەوان سەرەکان نەهاتۆ دەسەڵاتیشان نەبووە وڵامەکان ئیجابی نەبووە لەبەرەوەی کە دەسەڵاتیان نەبووە نە وڵامی خەڵک نەدەنەوە خوا نەخواستە دوعای خێرمان هەیە بۆیان ئالەو کاتەدا مامۆستای گەڕەک و سێ پیاماخۆڵێک و خزمان ئاگادار بکەیەوە کە لە مانگی ڕەمەزاندا ئینشاءڵڵا خوا دەرگای ڕەحمەت لێ دەکاتەوە ئێمە دەسەڵاتمان ئەوەندەیە.